ئیماندارانی خۆشەویست مسلمانە بەڕێزەکان، ڕۆژی دووشەممە یان سێشەممە مانگی ڕەمەزان دەست پێکە ئینشاء الله تعالى. ڕۆژووی مانگی ڕەمەزان فەرزە لەسەر مسلمانان. خوای تعالى فەرمێ لە قورئانی پیرۆزە لە ئاەتی 183 سورەتی البقرة: يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. واتای ئەو کەسانی کە باوەڕتان هێناوە ڕۆژووتان لەسەر فەرز کراوە، لەسەر نووسراوە، نووسین لەیرە بە معنای فەرز، وەکو چۆن لەسەر ئومەتەکانی پێشی خۆتان نووسرا بوو، تاوەکو زیاتر و زیاتر لە خواوە نزیک ببنەوە، تەقواتان زیاد بکە. بە ئیجماعی هەرچی ئومەتی ئیسلام هەیە، هەرچی زانایانی ئومەتی ئیسلام هەیە، ئیجماعن یەکڕان کۆدەنگن لە کۆن و تازەوە لەسەر ئەوەی کەوا ڕۆژووی ڕەمەزان فەرزە و واجبە و یەکێکە لە ڕوکنە گەورەکانی ئیسلام. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ: بني الإسلام على 5. ئیسلام لەسەر 5 پایە بنیاد نراوە، یەکێک لەوانە ڕۆژووی ڕەمەزانە. پێویستە لەسەر مسلمان کاتێک کە ڕۆژوو ئەگرێ پێویستە خۆی بگرێتەوە لە 3 شتی سەرەکی: لە خواردن و لە خواردنەوە و لە تێکەڵبوون و جیماعکردن لەگەڵ هاوسەرە. هەر لە دەرکەوتنی فەجری صادق واتە بانگی بەیانی ئێستا، هەر کە بانگی بەیانیدا ئیتر ڕۆژوو واجب ئەبێ، فەرزە بێ، حتا وەکو غروبی شەمس، یعنی خۆرئاوابوون کە بانگی ئێستەیە، بانگی مەغریبە، یعنی کەوابوو لە بانگی بەیانیەوە ئەگەر لە هەر شوێنێک دوو بانگ بدرێ، بانگی یەکەم نا، بانگی دووهەم، بەڵام لە وڵاتی ئێمەیە هەر بانگی دووهەم ئەدرێ، بانگی یەکەم نادرێ. لە بانگی دووهەمەوە ڕۆژووگرتنی مانگی ڕەمەزان فەرزە واجبە حتا بانگی ئێوارە، ئەبێ ئینسان خۆی لەو سێشتە بگرێتەوە. خوای تعالى أفرميك: وكلوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر. واتا فجري صادق أويك إيسا بانجي بيانيتي أدري لا يخومان. ثم أتموا الصيام إلى الليل. أمجا بردوام أبن لسر رجو قرتن تاش شو شويش سرتاكي ببانجي يوارا دس في أكا. بيويس إنساني مسلمان نیەت بێنێ پێش بانگی بەیانی. بۆ ڕۆژووی فەرز زانایان یەکدەنگن کەوا پێویستە پێش بانگی بەیانی، پێش فەجری صادق دەرکەوێ، پێویستە نیەت بێنێت. ئەمە بۆ ڕۆژووی فەرز. بەڵام بۆ ڕۆژووی سونەت طبعا وتراوە ئەگەر ئینسان خواردن و خواردنەوەی نەخواردبێ حتا نیمە ڕۆژ نیەتەکە بێنێت دروستە بۆ سونەت. بەڵام بۆ فەرز ئەبێ پێشی فەجر بێ، پێشی بانگی بەیانی بێ. نیەتەکەش یەک جار هاتە دڵتا کافیە، وەسوەسە و ئەوانەی ناوێ، هەر هەڵسای بۆ پارشێش خۆی بۆ خۆی، یعنی ئیترەوە دەلیلە کە تۆ نیەتت هێناوە. سونەتە ئینسان پارشێو بکە. زۆر هەڵەیە، هەندێک کەس ئەڵێن هەڵم مەسێنن تا بانگ بەیانیەدا هیچ ناخوات، ئەوە غەڵەتە. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم: تسحروا فإن في السحور بركة. ئەفەرمێ پارشێو بکەن چونکە بەڕاستی پارشێو بەرەکەتی تایە، ئینسان ئەو بەرەکەتە لە دەستی خۆی نەدا ئەگەر چی بە تیکەنانێک و قومە ئاوێک بێ. پارشێو هەر بکە، خۆت لە پارشێو بێبەش مەکە. و هەروەها سونەتە ئێوارە کە بانگی ئێوارەیدا زوو فتار بکەی، یعنی ڕۆژەکەت بشکێنەوە لەو بە دانە خورمایەکە بێ کە بانگیدا تاخیری مەکە. خێر لەوەیان نییە بڵێ وەڵام من تاخیر یەکەم جارێ پەلەم نییە، من خۆر نەبرسیمەوە نەتینیمە، با برسی و تینی توش نەبێ. خێر لەوەیە کە بانگیدا ڕۆژۆکەت بشکێنی. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم: لا يزال الناس بخير ما عجلوا الفطر. بەردەوام خەڵکی لە خێران تاوەکو لە بەربانگا پەلە ئەکەن، نەک تاخیریکەن و خەمی نەخۆن و ئەوانە، ئەوە شتێکی باش نییە. پێویستە لەسەر ئینسانی مسلمان کاتی ها بە ڕۆژوو ئاگداری لایەنی ڕۆحی و لایەنی ئەخلاقی خۆی بێ. خۆشەویستەکانم، وەکو لە ئاەتەکەی پێشوە باسمان کرد
لسورة البقرة آية 183 خوي تعالى أفرمي يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. لعلكم تتقون يعني الرجوع جگە لەوەی کە سوودی هەیە بۆ جەستە بۆ صحات بۆ تەندروستی بۆ زۆر لایەن، بەڵام هەدەفی سەرەکی ڕۆژوو خۆپاراستنە. ئینسان فێر بێ چۆن تاعەتی خوا بکە، چۆن فەرمانەکانی خوا جێبەجێ بکە و خۆی بپارێزێ لە نافەرمانیەکانی خوا. تۆ لە شتە حەڵاڵەکان کە خوای تەعالە حەڵاڵی کردگە کە خواردن و خواردنەوە و تێکەڵبوونە لەگەڵ هاوسەرات تۆ خۆت ئەپارێزی، ئیتر ئەمە ڕات ئەهێنێ دوایی لە شتە حرامەکانیش خۆت بپارێزی. دەستنەوەی بۆ پارەی حرام، دەستنەوەی بۆ خواردنی حرام، دەستنەبەی بۆ خواردنەوەی حرام، دەستنەوەی بۆ تێکەڵبوونی حرام، ئەمە ڕاهاتنە، یعنی ڕاهێنانە. بۆیە ئینسانی مسلمان ئەبێ خۆی ڕابهێنێ و هەروەها ئەبێ خۆیشی ڕابهێنێ لەسەر أخلاقي جواني بقشتي. رسول الله أفرمي صلى الله عليه وسلم فإذا كان يوم صوم أحدكم فلا يرفث ولا يصخب فإن سابه أحد أو قاتله فليقل إني صائم. أفرمي أجر كسيتان بالرجوبون أجر كسيك لأيوان رجوي جير أو باقسي ناشرين گفتاری ناشرین لدمی در نچه، همو گفتار ناشرین کان به همو معنا کانی. پیغمبر فرمتی فلا يرفث و الرفث قصي سيكسية قصي بمعناها جويني ناشرين قصي ناشرين بلام زانان أفرمنا ما همو قصيكي ناشرين أقريتو بهمو معنا كاني وأفرمي دنگ برز نكاتوا حوار نكا يعني معناه أويا كصبري بيه آرامي بيه خوي تورنا كاتك يعني أبو أو جوين بخلق ندا نتشتكش خلقا هني كسيه الرجوع قري يتر مالو منالكي زلالتي أنا جنكي زلالتيتي منالكاني زلالتيتي لما كتب قطابي كاني قرب سريع يتر بردوام أم توريو حام بالرجوع كاكي هاي تر بالرجوع بخوت هاي بالرجوع نابي أخلاقت بقري لدائرة كموظفة يتر خو كاس نابي بتشي بلا أي شيء كمبوبكا نابت نابي الرجوع فيري أومان بكا كتوربين رجوع بو أوي أخلاق من جوان كان نك بعكسوا جا پیغمبری خو افرمی حتی اگر کسی کات جوینی پیدای قصه ناشرینی پی کردی افرمی تو چی بکا افرمی تو بڵێ من وەڵامت نادەمەوە چونکە من هەم بە ڕۆژوو ئەمە فێرتەکە کە لە دوای ڕۆژوویش هەر کاسێک کە غەڵەتی کرد بەرامبەرت تۆ بڵێ من مسلمانم من وەڵام نادەمەوە وەڵامی خراپە بە خراپە نادەمەوە وەڵامی خراپە بە چاکە ئەدەمەوە ئەمە زۆر زۆر مهمە و ئەمە یەکێکە لەو شتانەی کە لە حکمەتە هەرە گەورەکانی ڕۆژووە ئەمە یەکێکە لە حکمەتە هەرە گەورەکانی ڕۆژووە لە حديث هاتوا رسول الله فرمي من لم يدع قول الزور والعمل به والجهل فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه أفرمي أجر كسيك واز لقصي خرابنا يعني قصي درو قصي بلاش قصي هيتشو بوش واز لكرداري خرابو كرداري ناشرين وأخلاقي ناشرين يعني واز لكاري نفامين يعني كبيشا كردويتي أخوا احتياجي أو نية دم بقريتا قطوه واز لخواردن وخواردن وبيني خوا بروجورة ونية رسول الله فرمي صلى الله عليه وسلم خوا احتياجي أو نية خوا بويا أفرمي خواردن مخو خواردن ومخو كأوي يعني زور نفس إنسان حزي ليكا أفرمي خوا بقرة ولا أرز وكانت عمك زور إنسان وكبلي هوري بودا لحلالة كان خوا بقرة وما وياك لبر خوا بوي فير بي يتر أمريكاني خوا جيب كي نهي كاني خوا خوتي لي بباريزي خوت لنا قد كراوة كاني خوا بباريزي أما بو أويه جات وحر بردوام بلا سر أوشتانا يعني هيج لحديث ترى أفرمي رسول الله ليس الصيام من الأكل والشرب أفرمي رجوع أونية خود لخواردن وخواردن وبباريزي هر أونية بتنيا هر أونية إنما الصيام من اللغو والرفث بلكو الصيام أويه كخود لا قصيه تشوبوش لكرداري هي تشوبوش خود بباريزي فإن سابك أحد أقريك يجويني في أو جهل عليك يعني فامي در حق كردي أفرمي فلتقل إني صائم هي بلي من هام بالرجوع أما جوان ترين أخلاق الروشتي إنساني إيمان دارة يكيك لو شتاني كزور ناشرين لكاتي الرجوع هنديك لإيمان داران أي كان أي شوية نيوجا كان يعني أفوته نيوجي بياني بيت نيوجي نيورو بيت نيوجي عسر بيت بخو حمو يبات سر شتي واخ زور خرابة زور خرابة خوش بسكان هنيا كتير ليلة القدر كده بخوا من بينيود شن جار
خەڵکەیە لەیلەتول قەدر ئەگرێ تۆزێک هەر ویترەکە کریا ڕاکاتەوە بە ماڵ ئەڕاتەوە بە ماڵ و تۆزێ نانەخوا ئەخەوم حتا تۆزێ دوای هەڵم سێننەوە ئیتر ئەو خەوە ئەخەوێ ها لە قیامەت نوێژی بەیانی ڕۆ تۆ لەیلەتول قەدر و تەراویح و شەو نوێژی و دوعا و ئەمانە هەمووی ئەمە سونەتە بۆ ئەوەی کردەوە چاکەکانت زیاد کە تۆ نوێژە فەرزەکانت بڕوا یعنی چی گەورەترین کاری ئینسانی ئیماندارە لە دنیا ئەنجامدانی نوێژەکانێتی تە نوێژەکانت چوو یعنی هیچ فويل للمصلين خوای تعالی ئەفەرمێ وەیل و ئاگری جەهەنم و وەیل دۆڵێکە لە ئاگری جەهەنم قوربەسەری و نەکبەتی بۆ ئەوانەیە کە نوێژەکەن طبعا نوێژگەران گەورەترین پاداشتیانەیە بۆ خوا ئەفەرمێ وەیل بۆ ئەوان ئەفەرمێ بۆ ئەو نوێژگەرانەی الذين هم عن صلاتهم ساهون ئەوانەی کە خەمی نوێژەکانیان ناخۆن گوێی نادەدیە ئەڕوا ناڕوا مشکلە نییە کابراوە ڕۆژوو نوێژەکەی ڕوا يعني ئەمە چی کرد يعني پێغەمبەری خوا ئەفەرمێ صلى الله عليه وسلم ئەفەرمێ العهد الذي بيننا وبينهم الصلاة ئەفەرمێ ئەو پەیمانەی نێوانی ئێمە و ئەوان العهد الذي بيننا وبينهم يعني نێوانی ئێمە و نێوانی کافرەکان پەیمانێکەیە کە چیە بریتیە لە چی ئەفەرمێ الصلاة فمن تركها فقد كفر هەر کەسێ وازی لە نوێژ هێنا ئیترەوە کوفری کردووە ئەوە لە ڕیزی مسلمانان لایدا ڕۆیشتە ڕیزی کافرەکانەوە تەواو پەیمانی مسلمانی لەسەر نەما ڕۆیە ناو پەیمانی کافرەکانەوە ئەبێ زۆر ئینسانی ئیماندار خەمی نوێژەکانی بخوا ئەبێ مهمترین شت لای تۆ نوێژ بێ مهمترین شتی ئەم دنیایەت لات نوێژ بێ مهمترین شت والله رسول الله لە حەدیثێکە ئەفەرمێ هەر کەسێ نوێژی عەسری بڕوا وەکەوە وایە ماڵ و مناڵی هەمووی لەدەست دابێ نوێژی عەسر چونکە ئینسان زۆر سەرقاڵەتیایە هەر کەسێ ئەو نوێژەی بڕوا وەک ئەوە وایە ماڵ و مناڵەکەی هەمووی لەدەستی دابێ یعنی ئەگەر نوێژی عەسرت بڕوا وەک ئەوە وایە خەبەرێکت بۆ بێ لە کتوپڕێکە بڵێن والله ماڵەکەت ئاگری گرت مناڵەکانت مردن و سوتان و ماڵەکەت ئیشتیا چوو ئەو خەوەرە چەندێک يعني تر خەوەرێکە وا ئەزانم لەوە ناڕەحەت نییە لە دنیا بە هیچ شێوەیەک عینەن نوێژی عەسرت بڕاوەکەوە وایە خوا پەنامەندە ئەو کەسەی ئەو ئافرەتەی کە لە سوڕی مانگانەیە یا لە زەیسانی مناڵبوونایە ئەبێ ئەوانە ڕۆژوو نەگرن ئەوانە ڕۆژوو نەگرن و دوای ئەوە بە قەزا ئەیدەنەوە وەکو ڕوونکردنەوە ئەدەین لەسەری ڕۆژوو لەسەر هەندێک کەس نییە لەسەر پیاوی پیر لەسەر ئافرەتی پیر لەسەر نەخۆشێک کە نەخۆشەکەی درێژخایەنە و ڕۆژوو زەرەری پێگەێنێ ئەوانە نابێ ڕۆژوو بگرن لە جیاتیانیشە فدیە ئەدرێ خوای تەعالی لە قورئانی پیرۆزە فەرمێ وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين ئەو کەسانی کە ناتوانن ڕۆژوو بگرن بەهۆی پیریوە یان بەهۆی نەخۆشیەکی درێژخایەنەوە فدیەکە ئەوەیە نانی فەقیرێک ئەدەن لە جیاتیە ئەو کەسەی ئەڕا بۆ سەفەر ئەو کەسەی نەخۆشە بەڵام نەخۆشیەکی درێژخایەنە ئەوانە ئەتوانن ڕۆژوو نەگرن خۆ ئەگەر بتوانن بیگرن دروستە بەڵام ئەگەر ڕۆژەکە زەرەری هەبوو بۆیان هیلاکیانی کرد ماندویانی کرد باشتر وایە نەیگرن یعنی خوای تەعالی حەڵاڵی کردووە نەیگرن ئەگەر نەخۆشیەکە هیلاکیە کرد ئەگەر سەفەرەکە ماندویە کرد خوای تەعالی مەجالی داوە نەیگرن ئەوانە چی ئەکەن ئەوانە لە دوای ئەوە بە قەزا ئەیدەنەوە بەڵام هەندێک کەسێ هەندێک لە مسلمانان هەیە ئێستا کە سەفەری ئەم سلێمانی و هەولێر و ئەماناکە ڕۆژوو ناشکێنێت دروست من خۆم لەوانەیە بڵێم چەندین ساڵ هەموو ڕۆژێک ئەچوومە سلێمانی و هاتمەوە بۆ ئیش و کاسبی هەرگیز یەک ڕۆژ ڕۆژوم نشکاندم چونکە زەرور نییە ئەڕۆیشتم هاتمە هیچ تەئسیرێکی تێ ناکردم تر بۆ بیشکێن هەنێک کەسێ مەسەن نەخۆشی هەڵامەتە یان نەخۆشیێکی بەسیتە ئەم نەخۆشیە ناگاتە حەدی ئەوەی کە هیلاکی کا و ماندووی کا و بێهۆشی کا و ئەوانە پێویستە کە ڕۆژوو بشکێن لەبەرەوەی دوای بێ بە قەزابی دەیتەوە قورسە بێ لەسەرت هەروەها ئافرەتی دووگیان و ئافرەتی شیردەر کە شیری مناڵەکەی ئەدا ئەگەر زانیان ڕۆژوو زەرەریان پێ ئەگەیەنێ یان زەرەر بە مناڵەکەیان ئەگەیەنێ ئەتوانن ڕۆژوو نەگرن بەڵام دوایی بە قەزا ئیدەنەوە لە 195 زانایان وتوانە ئەبێ بە قەزا بیداتەوە یەک فتوایەکی زەعیفمان هەیە یعنی زۆر بە قەوت نییە ئەڵێ ئەوانە فدیە ئەدەن بەڵام قەت پەنا مەبەنە بەر ئەو فتوایە زەعیفە کە ئەڵێ فدیە ئەدەن و بەس هەرچی زانایانی ئیسلامێ بەعام وتوانە ئەبێ بە قەزا بیداتەوە
بەڵام ئەگەر قورس بوو لەسەری ئەگەر قورس بوو لەسەری بۆ منە ئافرەتێک ئێستا لە دووگیانە لەم ڕەمەزانە دووگیانە دوای یعنی قورسە لەسەری و دووگیانەکە زەرری هەیە بۆی نایگرێ دوای ئەوە ڕەمەزانەکەی تر مناڵی هەیە و شیری مناڵەدا ڕەمەزانەکەی تر دێتە سەر هەم لەوانەیە دووگیان بێ حاڵەتی وا بووە ئەوە لەو حاڵەتە هەر قورس چەند ساڵ بەسەریەکە ڕەمەزانەکان کەڵک بێ بەسەریەکە ئەو کەسە فدیە بدا باشە ئەو کەسە فدیە بدا باشە هەر ڕۆژی نانی فەقیرە فدیەکە بدا باشە دوایی ئەگەر لەوانەیە لە تەمەنی گەورەیە کە تەمەنی تر لە مناڵ بوون بڕایەوە لەو دوا بتوانێت بگەڕێتەوە لەو دوا بە قەزا بیداتەوە باشە والله أعلم بۆیە ئەڵێم فدیەکەش بدا باشە ئەڵێم نەوەک مردن بێتە سەرا یا حاڵەتی بێتە سەرا بە ئەم احتیاتی خۆی وەرگرت بێ ئەوەکو احتیات ئەڵێم بەڵام ئەسڵ وایە ڕۆژۆکە بە قەزا بداتەوە ئەمە ئەسڵە خۆشەویستەکانم داواکارم لە خۆی پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ڕحمان پێ بکە هیدایەتمان بدا نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە دامەزراومان کە لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی دوورمان خاتەوە لە خراپە دوورمان خاتەوە لە شتێک زەرەری هەبێ بۆ دین و دنیامان ڕەبی خوایە مانگەینیتە ڕەمەزان وەوامان پێ بکەی بتوانین بە جوانی ڕۆژویتیا بگرین یا ڕەبی خوایە شەو نوێژەکانی بە جوانی بگرین لەیلەتول قەدر بکەیتە نەسیبمان یا ڕەب العالەمین خوایە ماڵ و مناڵمان ساڵح بکەی یا ڕەبی برا و خوشک و کەسوکارمان ساڵح بکەی ڕەحم بە دایک و باوکمان بکەی ڕحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا الله کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری ئامین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون خۆشەویستەکان بڕێشتێ ڕۆژوو بەتاڵەکاتەوە یەکەم خواردن و خواردنەوە هەر کەسێ خواردن و خواردنەوەی بە عەمدەن بە قەسدەوە کرد یعنی خواردنی خوارد یان خواردنەوەی خواردەوە بە قەسدەوە ئەو ڕۆژەکەی بەتاڵ بۆتەوە گوناحباریش بوو ئەگەر عوزری نەبێ و دوای ئەبێ بە قەزا بیداتەوە بەڵام ئەگەر عوزری بوو مەسەن هیلا مەسەن ئیشێک کرد لە فڕن ئیشەکە لە حاڵەتێکە ئەبوو فڕن و ئەوانە ئەبێ هەموو ڕۆژێک ئەوانەی ئیشی قورسیان هەیە هەموو ڕۆژی ئەبێن یەک بێنن و ڕۆژوو بگرن بەس دوای ئەگەر قورس بوو لە سەریان ماندویانی کرد هیلاکیانی کرد و ئەتوان ڕۆژەکە بشکێنن ئەو ڕۆژە بە قەزا ئەدەنەوە ئەگەر ئیشتوانیان بیبەنە سەر ئەو ڕۆژیان لەسەرەکەوێت یعنی ئەگەر بەبێ عوزر ڕۆژەکەت بشکێنی گوناحبارە بی طبعا ئەگەر خواردن و خواردنەوە بە نەزانینەوە بێ يعني لبيرت شو هاي الرجو كتب طالنا بيت رسول الله فرمي صلى الله عليه وسلم من نسي وهو صائم فأكل أو شرب فليتم صومه فإنما أطعمه الله وسقاه هركس لبيرت شو هذا الرجو خواردني خوارد يعني خواردنوي خواردوا أو إن شاء الله هيك لسرني أو خوا خوي تنيوتيش كاندو خوي تعالى خوي برسيتك إيش كاندو رشانوا أجر بدس أنقص خود برشاني توا يعني بدل أنقص خود برشاني توا أو الرجو كت بطالة توا بلام أجر تور رشانوا زوري بيت هنا رشاي توا هيك كشيء كينيا رسول الله أفرمي من ذرعه القيء فليس عليه قضاء هركس رشانوا زوري بيه هنا أو قضاء لسرنية ومن استقاء فليقضي هركس خوي رشانوا أو أبي قضاء بكاتوا آفرتي أو إلى سوري مانغانيا أو إلى زيسانيا أو أنا نابي الرجو بقرن حرام الرجو بقرن بلام دواي رجو كان بقضاء أدنوا بلام نيوش بقضاء نادنوا نيوش قضاء كان بلام الرجو أبي بقضاء بيجيرنوا أو كسيك توشي كاري جنوميردي بو توشي جماع بو أو كسا طبعا خوش يسكان كتوشي حالتك يوابو لا روجي رمضان لو كاتيك هذا الرجو طبعا هو جناحي كردوه أبي التوبة ليبكى أجر إنسان زاني خوي بيناجي لقال خزانك بعد الزكي نبيتوا بتايبتي جنجان خوي دور بقري لبروي بتواني الرجوكي بجوانب باتسر وخزانك بتواني الرجوكي بجوانب باتسر بلام أجر نزيك بو توشي أو حالتها أو أبي التوبة بكات توبك واجب لسري وأبي دعاء الرجوكي بقضاء بداتوا وأبي كفارتي أو جناحشي بدات وأبي دعاء بقضاء بداتوا كفارتي جناحك تشيا أو يك بنديك آزادك إيسا بنده طبعا نية لم كاته أجر نبو أبي دو مان بالرجوع به أو يك روج غلطيكي كرت أبي دعاء عقوبك دو دانا مان بدا أجر أمي بيه نكره عندي كسيا ناتواني أما بكا أبي تشي بكات أبي ناني شصت فقير بدا ناني شصت فقير بدا ك إيسا لا يخوما لا يكمكي هالروجيكي 3000 دينار أبي أونا كفارت بدا أجر بخواردن بدا باشا أجر وباريش بدا هر دروست
جا ئەبێ ئینسانی ئیماندار ئاگادار بێ. و یەکێ لەو شتانەی کە زۆر 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 مهمە لە مانگی ڕەمەزانە لەبیرتان نەچێت دوعاکردنە. دوعا بە تایبەت لە کاتی ڕۆژوو شکاندنە، لەو کاتانەیشی کای بە ڕۆژوو هەمووی هەر کاتێکی مهمە، بەڵام لە کاتی ڕۆژوو شکاندنە زۆر زۆر مهمە ئینسان دوعا بکە. و باشترین دوعاش ئەوەیە بڵێ ذهب الظمأ وابتلت العروق وثبت الأجر إن شاء الله. بڵێ خوایە ئەوە تینوێتی تیم شکا و ڕەگ و دەمارەکانی لاشەم تێر بوون و إن شاء الله لای تۆیش ئەجر و پاداشەکەمان نووسراوە. و هەروەها بڵێ اللهم لك صمت وعلى رزقك أفطرت. بڵێ خوایە ئەوە من لەبەر خاتری تۆ ڕۆژوم گرت و لەسەر ڕزقی تۆیش فتارم کرد و بەربانگم کردەوە. خوای تعالی هەمووی بکاتە نصیبمان.